ئێمە خەڵکی بەعقوبە هاتن لە ناو کوردستانە لە سلێمانی ئیشی دارتاشی ئێمە دەمێکە ئیشی دارتاشی هاتن لە ناو سلێمانی ئیشی دارتاشی و ئیشی قەنەفە و مێز و شتی بە شێوازی کۆن ستایلی کۆن ئێستا خەڵک هینە تورکیەکانان نایەوێ شتی تازە ناوێ شتی کۆنەوێ حەز لە شتی کۆن و قەدیمی ئێمە ئیشی کەپر و کورس و مێز لە ناو باخ و لە ناو ماڵەوە شتی شێوازی کۆنان ئێمە تایبەت بەس ئیشی کۆنە. ئەوە کەبڕ بۆ دروستکردنی کەبرە بۆ ناوباخە بۆ خەڵکی سلێمانی حەزی لە کەبڕەوانە کەبرەکە هەیە دیزانەمان هەیە زۆر گەورە هەیەی و قیاساتیمان هەیە گەورە و بچووکە هەیە دیزانەکەی جیاوازە هەیە بۆ تایبەتی ناوباخە جەماعەتی سلێمانی حەزی لەوانە ئیشکردنی کەبوو نمونە کەبڕ بۆ ناوباخ دروستکردنی کورسی و مێز و ئەوانە بۆ تایبەتی ناوباخ دروستەکەم. بعضی حیوانوشی هەیە فریکە 4 ساڵە خەریکەم کولێرە پەزینە و تر بە خااترە ویشەکەم کولێرە و سنەتی و کەلانە شتە هەیە خەڵک زۆرتر ڕومانتیەکات و ئێمەشان نە خزمەت خەڵکە کەسێ ڕومانتیەکە هاین نە خزمەتیانە بە هەموو شێوەیەک و شغڵمانەمەتەوە بە قەناعەتی پێەکەین و خۆم و شۆکەمان 5 ساڵە خەریگەمینە و ژیانی خۆمان بە مێ بینە ڕێوە. ئاوایەکان بەری زرێبار منتەقەیەکی گەردشگەرە هەموو یەن بۆ سەیاحات لە شارەکان و یەن مەسەڵەن بەهاران لە بەخصوص تەحتیاڵاتەکان ڕۆژەکانی جمعە سیانزە بەدەر زۆر شلووقە زۆر لە شارەکانی ترۆ یەن بۆ ئەم بەری زرێبارە لە دێهاتەکانی تریشمانە کەلانە فەزیمان هەست کولێرە فەزی کولێرەی مەحەلوی کەلانەیە دروستیەکەن شیر ماز دۆ کەرە هەمووی مەحەلی دروستیەکەن ئێنینی ئەیفرۆشی. Rent a double kayak to discover the historic city center of our beautiful city. Well, because of the coronavirus, we weren't able to open our hostel like it should be open during the summer. That's why we're renting out the kayaks. But even then, it's a bit difficult. People have to wear face masks, and not everybody is happy with that. This is nice because you can see a lot more if you're kayaking during on the water. Besides walking in Ghent, you see a lot of more of Ghent. Lots of beautiful places. With the masks, with Corona, it's not that easy. It's more comfortable without the mask, of course. But yeah, you have to do the measures because of your own safety and others. For the rest, I think kayaking is safe to do right now.